گومان مەسەلەی شێکردنەوە هەر بابەتێک هەر ڕووداوێک دەبێت پێشینەی ڕووداوەکان شێ بکەیتەوە. کتابەکەی دکتۆر ئەحمەد داود ئۆغڵۆی سۆرگ وەزیرانی تورکیای پێشوو کە ئێستا حیزبی ئایندەی دروست دامەزراندووە بە ناوی ئەلعمق ستراتیجی باز لە بەرژۆندەکانی بە تورکیایی داگیرکرد دەکاتن لە باشووری کوردستان و وەروە لە سووریەش بە تایبەتی کە بازلەوەی دەکاتن ئەلحەدیق الخەلفیەوانی واتە باختی پشتەوە چاویان بڕیوەتەوە باشووری کوردستان و نەکار ئێستا کازمەکە بە ئەو ڕووداوە بە زەقی سەری هەڵداوەتەوە بەڵکو بە پێچەوانەوە هە لە دوای ڕاپەڕینەوە هەوڵی داوە کە بێتە ناو بابەتەکە و بە زەقی دەست بخاتە ناو کاروباری کوردستان و وەروها فشارێکی زۆری خستە سەر حکوومەتی عێراقی تاوەکو مادەی 140 جێبەجێ نەکرێتن و بزگەلەوەش بەدەیان بگرە بەدەیان بنکە و بارگای سوپای داگیرکەری تورکە لە دوای ڕاپەڕینەوە هاتوتە ناو باشووری کوردستان بۆ چاوەدێریکردنی و ڕاوەدونانی گەریلاکانی پەکەکە. جا ئەوە ڕابردوویی ڕیشەیی هەیە لەگەر ڕابردوو کە ئەوانە دەسەڵاتی باشوور زۆر بەداخەوە کە دەستی خۆیان تێکەڵاو کرد لەگەر بەشی هەواڵگەری و زۆرە بەتەنە و کە بە چەندین دەستگای هەواڵگەری لە باشووردا هەیە کە کاریستی خوڕی هەواڵگەری دەکەن لە کارەکەش وەگەیشتە چای قەرەچۆغ بۆ لەدانی کەمپی مەخموری یعنی بۆ نمونە جگە لە ئەوەی ڕۆژان لە سی دەکان و برادۆست و ناوچەی دۆری خانەقا و شوێنانە کە فڕۆکانی داگیرکەری کورد و هەواڵگەریەکانی بە چڕی بردومان دەکەن و خەڵکیان ناڕەحەت کردێ لە شوێن و جگا و گوندەکانی خۆیان دەربچون و دەربەدەر و ئاوارە بن و بێەوەی کەسێک گەوەیان کە بەڵام بۆ لەو کاتە ناسکەی خۆکارەکەی ئێمە دەبی لەوە کارکەن بسنیەکەم حکوومەتی عێراقی تا ئێستا بەوەردۆخەچینە هەمواردا دەڕاتن حکوومەتی تووشاش ئەو هەڵانە دەخۆزێتەوە لە بۆی زیاتر دەست بخاتە ناو کاروباری کوردستان هەر چەندە لە ساڵی هەڵتاکانی شەوە لەگەر حکوومەتی عێراقی ڕێکەوتنامەیان هەبوو بۆ هاتنی بە قوڵای 20 کیلۆمەترکە بێن ناو خاچی عێراق. بەڵام ئێستاکە دەوێت زیاتر بەزەقی لەبەرەوەی بارودۆخی سووریەش نالەبارە و بارودۆخی عێراق شەر نالەبارە زیاتر بتوانی بەڕاستی من وای بۆ دەچم ئەگەر بۆ بچێتە سەر بتوانانی هەر باکووری سووریا لەگەر باشووری کوردستان ئێرە داگیر بکاتن لەبەرە لە ئیتفاقی ئادەنەی ساڵی 1923 کە داوا دەکەن ویلایەتی حەلەب کە ئەوانەی ئەو شوێنەکە ئێستا لە بەردەستی برا کوردەکانی ڕۆژهەڵاتە و ئەنجومەنی خۆسەرێتیان لە دامەزراندن لەگەر ویلایەتی مووسڵ کە دەکاتن هەولێر و دووهۆک و سولێمانی داگیر بکەن بە تەواوەتی و منش خۆیان دەزان لەبەرەوەی کاتیکە شەڕی جەنگی جیهانی یەکەم ڕاوەسا ئەوان لەژێر کۆنتڕۆلی لەژێر دەسەڵاتی سوپای عوسمانی دابوون دواتر ئینگلیزەکان و فەرەنسەکان لە شوێنیان داگیر کرد. جا بەڵام ئێمە پرسین چۆن دەتوانین داگیرکرد بێتە ناو وڵاتێک ئەگەر هاتوو یەکێک ڕێنمایی و چاودێری نەکاتن ئەگەر هاتوو یەکێک کەوا سووری بۆ نەکات پرسیارەکە لێرەیە چێ ڕێگای بۆ خۆش کرد و کەوا سوور دەکاتن لە شوێنان لە وڵاتان داگیرکەران ئەوەیان لێ دەکرێت بەرپەس دەدرێنەوە و ئەوانەی خیانەتی خاک و نیشتمان بکاتن دادگای بۆ دادەمەزرێتون لە سێدارە دەدرێ و هۆشی منە لە کاتی لە ساری 1960 کە شۆڕشەکەی ڤێتنام سەریگرت گوتی بڕیاریدا هەرچی خیانەت و خیانەتکاری بەرەمبەر خاک و نیشتمانەکەی کردێ گوتی ئەمە ئەو کاتی ناو شاخ بووین داکۆچمان لە شەرف و ناموسی ڤێتنامیەکان دەکرد لە ناو قڕوپ چاو دەژیاین ئەوانەش لەگەر دەسەڵاتی دژمن و داگیرکەر خزمەتیان دەکردن ئێمە چۆن هەمیان کوشتن گوتە نابێت تەرمەکانی شەل ناو وڵاتەکەیمان ببینێتەوە دەبی بیان خەرە ناو ڕووبار بەڵام منداڵەکانی ڕەوانەکردن. جا ئێمە ئەگەر هاتوو دزوما خۆیەک نەبن چۆن دەتوانانی داگیرکەر بێتن ناو خاکەی خۆت دوایە توریشیا مێژەی ڕەشی هەیە لە بەرامبەر دژایەتی کردنی وەکو قەسابخانەکەی ئەرمانەکانی کۆ چۆن ساڵی 2015 لە ناوبرد بە هەمان شێوە بەڕاستی ڕەفتار لەگەر کورد دەکات تا ئێستاکە نێلسۆن مەندێلا دەرێ ئەگەر هاتوو بیست تورک بناسی بە کورد بەڵێ بێگومانەوە ئەمە شەر دەگەڕێتەوە ڕێگوڕیشەی قوڵ بۆ ناو مێژوو ڕابردوو دەگەڕێتەوە لەبەرەوەی کاتی خۆشی ئەوە ڕامان دەشتە سەر بابەتێکی قوڵ کە بەڕاستی دەسەڵاتی ئێرانە بتوانین برین بە بەڕاشکاوان برین پارتی دیموکراتی کوردستان زیاتر هەوڵ دەداتن زیاتر کۆنتڕۆڵی بابەتەکە بکاتن خۆی ینی برا گەورە بێتن و ئیتر حیزبەکانیش پاشکۆ بن دەتوان ئەوە ڕاو بۆچوونی خۆیان هەبی دەبارەی پرسەکان بەڵام مەسەلەی هاتنی سوپای داگیرکە نابێ و شەلە بیر بکەین کە مەسەلەیەکی مەترسیدارە و هێڵی سوورە و
ئەو هێڵە سوورە بەزێندرێت زۆر مەترسیە لەسەر ئایندەی ئاسایشی نیشتیمانی بێگومان ئەو ئەزمونە تێکەچیتن بێگومان ئەو ئەزمونە تێکەچن هەیە بە خۆی دەیوێتن دیشیەوە بۆ خۆی کاتی خۆی ئێوە نازان ئێمە ئاگاداری ئەو پەرلەمانی کوردستان ئەو بینایەتانەی ئەنجومەنی وەزیران کە دروست بوو سەفیری تورکیا لەگەڵ سەدام حوسێنی دانیشتنی کرد گوتی نامانی ئەو مەجلیسە تەشریع و تەنفیزیە لێرە دامەزرا لەبەرەوەی ستاتیۆک دروست دەبی خەوارێک دروست لە باشووری کوردستان لە بۆ کورد ئێمە لەگەرەوەی داینێ بەڵام بێگومان سەدام حوسێن جێی بۆ پرسێنەدا جا ئەوە مەترسێتی زۆر گەورە من بە ڕێشەیەکی گەورە دەزانم لە ئایندەشدا ئەو هەڕەشەیە بەردەوام دەبێتن طبعاً ڕێکخراو مەدەنیەکان و ڕێکخراوەکانی ژنان و ڕێخستنەکان بەو دوایە ڕێخستنەکانی ئەوروپای 7 ڕێخستنی کوردی ئەوروپای هەموو بەیان نامە و ناڕازی و زۆربەتانە دەربڕیوە بەڵام بەڕاستی بە حەقەتەوە ڕاستە لە سەرکەبکانی یەکێتیش ڕێگەری لەسەر ئەو تیمانە کردێکە ناڕزایی دەردەبڕن لە پیاوە ئاینەکان و لە دەستەی کۆمەڵەکانی گەنجەکان و ئەوانەکە دایکانی شەید و ڕێگریان لێکرایە بەڵاوا پێدەچیتن ئەوانیش لە بنەوە لەگەر پارتی بە هەردووچان پێکەوە ئیتفاقیشان وە هەبێتن ئەگەرنا چۆن ڕێگەری دەکەن دەبێت لە ژێراژ و ئیتفاقیشان هەبی ئەگەرنا چۆن دەتوان ئەوانە باڕێگا لە خەڵک نەگرن با بێنە زیینی وەرتێ خەڵکە من یەک لەوانە ئامادەم بچێتە زیینی وەترمان بگرن لەوێندەر بە هەزارانی وەکو ئێمە یعنی خوێنی ئەو شەید ئەو دەڤەرە بە تایبەتی دیزینی وەرتێ شوێنێکی استراتیجیە تەوانساوی لەوێندە بێتون ئەوە یەک دووەم ئێمە بەدڵنیاییەوە دەرین ئەو هێزەی کە جوولەی پێکرا لە بۆ دۆری خانەقا و دۆری زیینی وەرتێ و لۆ بناری دۆری باڵەیان ئەوانە هەمووی میتی تووچی لەگەڵدا بۆ بەجلشی پێشمەرگەوە لێوێن دەربووینە ئەوانە لە بۆ چاودێریکردنی گەریلاکانی پەکەکەی و لە بۆ بەدواچوونە و بێزگە لەوەشتەوانەوە سبینێ ئەمن مەترسی ئەوم هەیە هەر ئینزالی جەوی بکاتن لێوێندەر بوو هێزە وانە لێوێندەرەوە بکاتن ئیتر ئەوە هێڵێکی سوورە بەڵام کات لە کارت با نەترازێتن هەتا نەترازاوە پێویستە پارتە سیاسەکانی گۆڕەپانی سیاسی کوردستان پێویستە بەڕاستی هەڵوێتێکی جدی وەرگن یعنی واز لە بەیان نامەوە زۆرەواتن بەدایان نامەیە بەیان نامەیان دەرکرد و ناڕزایی لە پەرلەمان ئەویان هەڵگرت ڕێزبەندی پارێزبندیان لەسەر سۆران ئۆمەریەرگرت بەڵام چی دادیەداتن بەڵام ئەوڕۆکە پێویستی بە هەوڵێکی جدی هەیە هەوڵێکی ئاکتیڤانە هەوڵێکی کوردانە یعنی واتە و پەیامەکەی بەڕێز ئاپۆ یعنی زۆر ڕوون و ئاشکرایە کە بازن مەسەلەی یەکریزیەوە دەکاتن و دوایە پەلاماری سوپای داگیر کرد بۆ هەر بۆ باشوور کارەساتی لێ دەکەوێتەوە دوای ئەو ئەزمونێکە هەیە ئێستاکە و ساتوی کە لە باشووردا هەیە دەبیتە هۆی نەمانی دووارە لاوازمونی پێگەی کورد و هەروەها ئەو ڕووداوانێکە یەک لە دوای یەک دێن هەموو ڕۆژانەکە فڕۆکانی زەنجەکانی کورد لێرە دەکوژن لە کاپی شەید جوودی خەڵک دەکوژن وتە هۆکاری ئەوەی کە بەڕاستی هەڵوێستی باشوور لەگەر حکوومەتی عێراقی بەهێز و لاوازبی ئێستا دوای کە کابینەیە کە دروست بە سێ وەزیران دایکتە کورد هاوڕاین لەگەر ئەو پامەی بەڕێز ئۆتەلانی کە داوای یەکێتی و زۆرەواتانی کردووە بەڵام ئێمە لە مێژەوە باز لەو مەسەلەی یەکێتی و کرد چەندین جار داوام کرد کۆنگرێتەوەی کورد بەسرێتن بەڵام سەرکەوتو نەبووە چەندین جار ڕێپێوانمان کرد لەسەر ئەو پرسانە ڕێکەوتنەوە دەگەڕێتەوە سەرچی هەڵوێستی پارتە سیاسەکانی باشوور بەداخەوە هەڵوێستەکانیان ئەرێنی نییە دەربارەی ئەو مەسەلەی و پیشگیری لە مەسەلەن نەتەواتی کە زۆرەوەکان دەکەن زۆر جار وتارەکانیشم لەسەر شوی بڵاو کردەوە هەموو پارتەکانی باشوور هەمووی ناویان بە کلکەکانی بە کوردستان کۆتایی دێ بەڵام کوردستان تا ئێستا ڕۆژگە لە ڕۆژان ئێوانە بەدەنگ کاتینە بە کوردستان مەسەلەن بۆ نمونە ئەو پارتانی سیاسی ئێستا لە پەرلەمانی عێراقینە ڕۆژگە لە ڕۆژان بە ناوی کوردستان لە سەرمادەی سەد بەدەنگ هاتوونە جگە لەسەر مەسەلەی بودجە و مەسەلەی پارە و زۆرەواتانە بەڕاستی بارودۆخەکە بارودۆخەشین هەستیار و هەڕەشە ئامێزە لەسەر ئایندە و داهاتووی گەلەکەمان پێویست دەکاتن ئەو پەیامەیش من بەڕێز ئۆزەلان بکرێتە ڕێنماییەک و بکرێتە ڕێبازێک لە بۆ ئەوەی هەموو پارتە سیاسەکان ڕوولە ئەو یەکێتینەتەوەیی و پاڵپشتی یەکدری و هەڵوێستەکی جدی و ئاکتیڤانیان هەبێتن بەرامبەر ئەو پرسا نەکە بەیانم ناڕزی کار لە کار ترازەوە و تۆ بەیاننامەی ناڕزەیە زۆرەواتانە چ لە من بەیاننامە ئێستا دەردەکەم ئەو زۆرەواتانە بەڵام ئەڕۆ دەبی عەمەلیبی خەڵک بچی تا زیینی وەرتەیە چونچی لەبەر ئەو دەڤەرە تکاتان لێ دەکەم ئەو دەڤەرە قوربانی زۆریاندایە شەهیدی زۆریاندایە چونچی لۆیان بچیتە سەرێ شتی کەشی بەدوادادێتن